زۆر سوپاس دەنجێت. دەست پێ کرد بەداخەوە خاوەنکار و سەرمایەدار و 7 ساڵ پێش دەستاکرێکارانی شیکاگۆ ئەمڕۆ یەکی ئایار جەژنی کرێکارانی کوردستان جەژنی کرێکارانی کوردستان لە یادی 37 ساڵەی ئەو یادەدا پیرۆزبایی لە تەواوی کرێکارانی جیهان و هەرێمی کوردستان و کرێکارانی گەرمیانەکەین و ئومێدەوارین ئەم یادە ببێتە مایەی بەدیسێنانی مافە ڕەواکانیان و دیاریکردنی ژیانێکی شایستە بۆیان. لە سندیکای کرێکاران ئەمڕۆ لە یادە پیرۆزەدا بەڕاستی ئێمە چالاکیەکمان ڕێخستووە لە دابشکردنی خەڵات بەسەر نوێنەرەکانی چین و توێژەکانی سنوورەکەدا کە 35 بۆ 40 نوێنەرە ئەمڕۆ خەڵاتی ڕێزدێنانیان دابشەکەین بەسەرا چکە ئەو نوێنەرانە بەڕاستی خۆبەخشانە کاریان کردووە و هەمیشە دەنگ و گرفت و داوای چین و توێژەکانی کرێکاران و کاسبکارانیان گەیاندووە بۆ ئێمە لە ئەمڕۆ ئەو خەڵاتە وەکو چالاکیەک دابەشەکەین بەسەریاندا. بەداخەوە لە سنووری گەرمیان لەم ساڵدا لەم 4 مانگی ڕابردوودا 4 بریندارمان هەیە 2 گیان لە دەستدارمان هەیە زۆر بەداخەوە کە خەڵکی کەلار و دانیشتووی سنوورەکەن. زۆر بەداخەوە بەگشتی ڕەوشی کرێکاران لە ڕەوشێکی خراپدایە. ئێمە وەکو سندیکای کرێکاران لیژنەکانمان بە بەردەوامی بە دوواداچوون و چاودێری ئەو بارودۆخەکە ڕاستە لە سنووری گەرمیان سەلامەتی گیانی کرێکار وەکو پێویست نەپارێزراوە و بەپێ ئەو یاسایانەی کە دیاری کراوە جێبەجێ ناکرێ. 4 مانگی ڕابردوودا ئێمە 4 کەیسمان لە بەڕێز داواکاری گشتیە خۆشبەختانە 3 لەو کەیسانمان بەدەستێنا و بردومانەتەوە بۆ خزمەتکردن بە کرێکاران کە 128 کرێکاری نەخۆشخانەکانی سنووری گەرمیانن لە کفریەوە هەتاکو کەلار و موچەی 3 مانگیان خۆرابوو توانیمان موچەکانیان بۆ وەرگرینەوە و ژینگە پارێزانی بەشە ناوخۆیەکانی زانکۆی گەرمیان کە لە نێوان 2 کۆمپانیا موچیان خۆرابوو توانیمانە موچیان بۆ وەرگرینەوە 152 سکوریتی کەمپی حەسیرە کە زەمانەکان خۆرابوو توانیمان ئەویان بۆ بگەڕێنەوە. خۆشبەختانە ئێمە لە ڕێگەی دادگاوە بەڕێز دادگا زۆر پشتیوانمانە توانیمانە ئەو مافانە بگەڕێنەوە بە کرێکاران. بەردەوامە بین لە دڵنیابوونی کرێکاران کە ئێمە پارێزەری ڕاستەقینەی ئەوانین و بەردەوامە بین لە بەدەستێنانی مافەکانیان. بەڕێز بێستون جەلال بفەرمێن. بەڕێز ئەحمەد عەبدولکەریم بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان. بەڕێز ڕەفعەت عەلی محەممەد ساڵح بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان.